یعنی من وا تێگەیشتم تۆ ئەڵێ یعنی لە خانوویە کابیت و کرێکەی نەدەیت ئەگەرمەیە وەڵڵاهی برا ئەمە دزیەکی ڕوت و قوتە نابێت طبعا جائز نییە بەتێکی تۆ لە خانۆکەی ئەژیت و پارەی بۆ نادەیتێ خۆ خولە چەخماخەنی یا خولە سنگاوی تۆ تەواو لە خانۆکەی ئاژی پارەیە بێ بدەیت خانووی حکوومەتە پارەیە دێتێ خانووی خەڵکە عوامە ئەو خەڵکە نەرویجیە ئەجنەبی هەر کەسێکە تۆ لە ناویان ئاژی و کرێی نادەیتی ئەی باشە بە شەق دەردەکەنە دەرە بە پۆلیس دەردەکەنە دەر یا فێڵی تیاکەی جایز نییە طبعا تۆ هەر خەدەماتێکی ئیسیفادەی لەکەی تۆ پێویستە پارەکەی بدەیت بنابێ پارەی ئینتەرنێتەکە نەدەیم من لە ماڵەکە ئینتەرنێتم بۆ تۆتە ماڵەکەەوە خۆزانم دراوسەکانم لێمە دزن جاری وایەوەندە زەعیفەهی من ئیشەکە سەیرەکەم و 4-5 کەسی تر شەکلی کردووە لەگەڵما بەڵام مەتوانی کۆدی بۆ دانی بەڵام ناتوانم بە سەبەبی ئێمە بڵێم وەڵام من نایدەم ناکرێ مادام خەدەماتێکەوە تۆش خانووت وەرگرتووە و پارەکەی ببدی